خۆشە کە ئەو هەموو ڕێگەیەیان بڕیوە هاتوونەتە کوردستان بۆ ئەوەی کە بتوانن هەوڵێکی خۆیان بن لەوەی کە ڕێگری بکرێت لە شەڕ و شۆڕ لە کوردستانەکەمانە لە زیاتر سووتاندنی گوند و شار و شارۆشکەکەمانە لە کوشتنی خەڵقی بێگوناحی گەلەکەمان لە سووتاندنی دار و درەختمان لە بڕینی دارستانەکانمان من زۆرم پێخۆشە کە شاندێکی ئاو هاتوانیوێتی وەکوتم لە زیاتر لە 14 وڵاتەوە بێن بۆ ئێرە و پێشوازیان لێ یەکەم هیوادارم لە سەر تا سەری کوردستانە پێشوازیان لێ دەکرێت. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری ئەومانیاوە کە بە هیچ شێوەیەک بەشداری لە شەڕی کورد و کورد نەکەین و ئەوە پێویستەکە کە هەموو لایەک بەڵێنی ئەوە بن. شەڕی کورد و کورد تەحریم کرابوو تەجریب کراوە شەڕێک نییە کە ڕێگە بێن کە دەست پێ بکرێتەوە ئەو شەڕە وەکو ئاگر وایە زۆر زۆر بەداخەوە ئەگەر دەست پێ بکات بە کەسمان ناوەستێتەوە ماڵوێرانی و قوربەسەری ئەهێنێ بۆ ئەم گەلە و هەروەها کارێک ئەکا کە هەتا ماوین جارێکی تر نەتوانین سەرمان بەرزکەینەوە و باس لە ئازادی و خاکی کوردستان و بیریش لە هەرێمێکی وا بکەینەوە. بێگومان باسمان کرد لەگەڵ قۆنسولە و سەفارەتەکانیشا باسمان کرد و لەگەڵ بڕواناکەم هیچ جهتێک مابێت کە ئەو مەسلەیەمان لەگەڵا باس نەکردوێت چکەوە مەسلەیە کە تەنیا پەیوەندی بە هەرێمەوە نییە پەیوەندی بە هەموو عێراقەوە هەیە پەیوەندی بە هەموو قونسولخانەکانەوە هەیە پەیوەندی بە هەموو شاندە دیپلۆماتەکانی ئەم عێراق و هەرێمەوە هەیە و ئەوان یانی نابێت تەنیا دانیشن وەکو فیلمێکی سینەمای سێری هەرێم بکەن کەی مەسلحەتیان کەوتە ترسۆ و قەلیق بوون ئەنجا بجوڵێنەوە کەی هەستیان بەوە کرد کە مەساڵحیان لە خەتەرەیە دانیشن مفاوەزات بکەن و بێن و بڕۆن. کوردستان ئەمڕۆ ڕوبەڕووی وەزعێکی زۆر زۆر ناهەموار بووەتەوە ڕۆژانە ئەویستین کە تورکیا قەسفەکە ڕۆژانە ئەبیستین کە خەڵقە کوژرێ ڕۆژانە ئەبیستین کە لادێکان ئەسووتێنن کە خەڵق ماڵ و ژیانی خۆی بەجێهێشتووە هەمووی ئاوارە بووە ناکرێ ئێمە ڕێگە بەو هێشتا ئاوارەکانی شەڕی ڕۆژاوا و شەڕی دژی داعش و ئەو شەنگال و ئەوانە نەگەڕاونەتەوە شوێنی خۆیان ناکرێ کارێکی وا بکرێت کە ژمارەی ئاوارە لە ناو خاکی خۆیانە ئەوەی کە ناخۆشە بۆ ئێمەی کورد کە کورد لە خاکی خۆیان ئاوارە بێ و ئەبێ ڕێگری لەوە بکرێ بە هەموو لایەکمان کەس گوێنەیاتە ئەوەی کە پلانی جێبەجێکردنی پلانی دوژمن خیانەتە بەرامبەر بەگەلەکەمان. We really want to say that we are thankful that we were also welcomed here from Mrs. Shánaz ئیبراهیم in such a respectful and honorable way. We took our time to talk about different topics. And at the end we can say we found for a lot of points we find each other really close to each other. So we agreed. We were speaking about the Turkish aggression and to raise up with all Kurds together against this. So also all parties should clarify their inner standing towards this question and give a clear answer. We talked also about the activities for the Kurdish people, like giving to the population, what are the needs, what are necessities, and also about the topics what are common for all Kurdish people. Like for example the language, also the topic that Kurdish people should not be allowed to kill the other Kurdish people, that they should stand up also together to protect the environment and not let this ecocide being continued, what is partly also done by Iranian attacks, but mostly by this Turkish aggression. So for this we found each other quite close to each other, and we're thankful to have this chance to speak with each other.
and looking forward to have we're able to support the unity and the dialogue between the different Kurdish.